سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا هاتمە وڵاتان. هەمیشە گوتومە کاندید و بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان کەسانێکن خاوەن تەجروبەن، خاوەن ئیرادەیەکی بەهێزن کە ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان و لیستی ١٩٠ پارتیمانە. مامۆستا هەرێمی گڵەزەردە وەکو بەربژێری ژمارە 65 پارتی دیموکراتی کوردستان لە ئەمڕۆدا لە بازنەی هەڵبژاردندا لەگەڵمانە. مامۆستا هەرێم لە ڕابردوودا هەوڵیاوە بە دوواداچوون کات لەو کێشە و گرفتانەی کە لە سێکتەری پەروەردەدا هەن یاخود هەوڵ بدات ببێتە مایەی خۆشحاڵی تەواوی چین و توێژەکان و یاخود ئەو گەنجانەی کە لە ئەمڕۆدا خوێندن تەواو دەکەن. مامۆستا بەخێر بیت. زۆر سپاس بۆ بەرنمەکەتان، زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی سلێمانی، سپاس بۆ ئەم بەرنامە جوانت کاکدیلمان. بەڕاستی جەنابەت جێدەست دیارە لە ڕاگەیاندنی کوردیدا بە تایبەتی ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان. بۆ جەنابتان بەخێر بێ. من خۆشحاڵم کە بەڕێستان لە ئێستادا لە بەربژێربووندا دەبینمەوە کە بەهێز و ئیرادەیەکی زۆر باشەوە هاتوونەتە نێو ئەو ململانە و تەشەنوجە با بڵێن هەڵبژاردنەی کە لە ئەمڕۆی بە تایبەتی بازنەی سلێمانیدا دروست بووە. هیوام سەرکەوتنتانە مامۆستا. لە ڕابردوودا توانا و خەمخۆری جەنابتانم بەردەوام ئێمە لەو ململانیەدا بووین، چونکە ئەوەی لە پارێزگای سلێمانی بە واقعی وجودی هەبێ و بژی بەردەوامە بێ لەو ململانیەدا بێ، چونکە لە سلێمانی فەرشی سوورمان بۆ ڕانەخراوە. باشە، بەڵام بەو ململانێ و هەرچۆن هەیە ئاستەنگ دروستکردنی کە بۆ بەڕێستان هاتوۆتە پێشەوە ئێوە بەهێزتر بوون. بە دڵنیاییەوە من بۆ خۆم یەکێکم لەو قوربانی ئەو ململانەیە کە لە پارێزگای سلێمانیا هەیە. من بەڕێوەبەری قوتابخانە بووم لابراوم. بۆ لەبەرەوەی پارتی بوو. لەبەر پارتی بووی. من نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بووم لە قایم قامێت، تەنها لەبەرەوەی پارتی بووم دنیای گرفت و کێشایان بۆ دروستکردم. لە ناو حرەمی قایم قامێتە پەلامار دراوم، قسەم پێوتراوە تەنها تاوانی من پارتی بوونمە، جنا خۆیان بە ئیعترافی خۆیان دەزانن دڵسۆزی و کاری من چی بوو. ئەم نیەتە سیاسەتکردن و کارکردنە کە لە سلێمانیدا هەیە خزمەت بە سلێمانی دەکات؟ نەک خزمەتی بە سلێمانی نەکردووە، بەڵکو سلێمانی بەرەو دوا هەبردووە. بەڵێ، چونکە سلێمانی ئەمان شەڕ بۆ سلێمانی ناکەن، شەڕ بە سلێمانی دەکەن. پارتی پێچەوانەکەی دەکات. بە دڵنیاییەوە ئەو فرمێسکی تیمساحی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە سلێمان بۆ سلێمانی دەڕێژن، هیچی ڕازگۆیانە نییە بۆ سلێمانی. بگرە سلێمانیان بەرەو دواوە بردوێتەوە، مناڵی سلێمانیان نەخوێنەوار کردووە. کەواتە ئەمان کار لەسەر نەخوێندنی. بۆ نمونە مامۆستا واقعەن لە پەیامەکانی پار ساڵی جەنابتاندا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا پۆستەکانمان بینیوە و هەڵوێستەکانی جەنابتان بینراون کە هەمیشە هەوڵتان ناوە قوتابیانی ئەم سنوورە دوانەکەون لەوانەکانیان. قوربانی نەبنە قوربانی. تەواوە دروستە. کەواتە یەکێک لە دروشمەکانی ئێمە چییە؟ ویستم لەمەوە جوابی پرسیارەکانت بدەم. دروشمی ئێمەی پارتی دیموکراتی کوردستان و ئەو برایانەی ئێمە کە بەربژێری لیستی 190 پارتی دیموکراتی کوردستانی ئەوەیە کە ژیانێکی خۆشگوزەران بۆ مامۆستایان و بۆ پەروەردەکاران دابین بکەین و هەوڵی بۆ بدەین و کاری پێ بکەین. و خاڵی دووەم دوورخستنەوەی پەروەردە لە من. باشە مامۆستا، من پێم باشە فرسەت زۆرە بۆ قسەکردن لەگەڵ جەنابتانە و دەزانم بەڕێستان هەکبەیەکی دەوڵەمەندتان هەیە بۆ قسەکردن و گفتوگۆکردن و زۆر جاریش هاوڵاتی کە دادەنیشە بە دیارێمەوە لە تیڤەکان و بتوانێت ڕای جەنابتان وەرگرێت. دەمەوێت لەم بەرنامەیەدا بە زیاتر فۆکسەکەمان لەسەر بواری پەروەردە بێت. دەتانەوێت بۆ ئایندە بۆ سلێمانی لە سێکتەری پەروەردەدا چی بۆ سلێمانی بکەن؟ لە ڕاستیدا کاکە دیلمان گرفتێکە بۆ لە ڕابردوودا کە ئێمە باجەکەمان داوە لە سلێمانی و خەڵکی سلێمانی باجەکەی داوە. سلێمانی لە کاتی خۆی کە حکومەت دروست بووە یەکێتی زۆر ملوڕانە لەگەڵ لایەنێکی ترا بڕیاریاندا کاتی حکومەتی سلێمانی دروست کرێ، حکومەتێکی لا مەرکەزی بێ. لەبیرت دێت ئاچون لەبەر دەرگی سەرا و لەبەر باخی گشتی و لەمانە ئیمزایان کۆ کردەوە هەرێمی سلێمانی ڕابگەێنن. بەڵێ، بۆ کەرکووکی شەمان شتیان دەکرد. بەڵام ئەمان خەیاڵ پڵاو بوون. باشە، ئەوان وایاندا نابوو کە سلێمانی دەتوانێت خۆی بەڕێوە بەرێو موچەی خەڵکی سلێمانی بدە و بۆیە پارتیان ئیجبار کرد بە حسابی خۆیان پارتیان ئیجبار کرد کە لا مەرکەزی بۆ سلێمانی بەدەست بێنن. باشە، پارتیش قبوڵی کرد
تی فەرموو لا مرکزی بۆ سلێمانی با لا مرکز داهاتی خۆتان بۆ خۆتان داهاتی پارێزگای هەولێر و درۆک هەرێکە بۆ خۆی باشە ڕێکەوتنەکە لە دروستکردنی 25 حوتی 2019 کە حکومەتی کابینی نوێمی لەسەر دروستی لەسەر ئەساسە دروستکرا بۆیە هەر کەسە و بەشەکێکی خۆی لە خزمەتی هاوڵاتی مامۆستا هەرێم سیاسیەکان ئەوەی کە ناوی دێنرێت سیاسی من لێرە و لێ زۆر جار دەڵێم ئەمانە سیاسی نەبوون ئەمان تێکدەر بوون ئەمانەی کە ناویان سیاسیە لەم شارەدا بغرا بوون لە سیاسەتی خۆیان سیاسی نین ئەوانە چاتە و مافیاگەرن وا دەڵێن بەڵێ بۆ داردەسی دەوڵەتێکی ئیقلامی ئەمە بانگەشی هەڵبژاردنە ئەو دەوڵەتە ئیقلیمیە نەبێ دوو بەیانیێوانیش نامێنن ئەمە بانگەشی هەڵبژاردنە یاخود واقعا حقیقەتە من هەموو کاتێ لە بەرنامەکانمەوە ڕاستیم باس کردووە باشە هیچ کاتێک پارتی زۆری پێخۆش بووە زمانی زبر لە هەڵبژاردنە بەکار نهێنێ تاکە حیزبیشە کە لە زمانی هەڵبژاردنیدا ئومێدبەخشە بۆ هەرێمی کوردستان باشە وتوێتی ئاوەدانی ئارامی خۆڕاگری پێکەوەی بەڵێ 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 کەواتە ئێمە بێ خەڵکی کوردستان بە هەموو ئایدا جیاوازەکان و ناتوانین هەرێمێکی چاک و باش دروست بکەین ئەگەر بەڵام لایەنەکانی تر بەداخەوە کۆتاییان پێێنین ڕای دەگرین ئیتر بەسا ئەمە بابەتێکی پەروەردەیی نییە ئەمە بابەتێکی سایکۆلۆژی ئێستا ئەوەی پارساڵ کرا لە بواری پەروەردەدا لە سلێمانیدا لە هەولێریشدا دەمان بینی قوتابخانەکان دەرگاکانیان کرابووە بەڵام لە سلێمانیدا دەرگاکانیان داخرا بوون هەندێک لە بەناوی چالاکوان و حەزبەکان ئەهاتن لەمپەریان دروست دەکرد بۆ وەزیری پەروەردە یعنی تەنها لەبەر ئەوەی وەزیری پەروەردەکە وەزیرەکەی پارتی بوو باشە یاخود سەرۆکی حکوومەتەکە پارتی بوو سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە و تەواوی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان دەهاتن خەمخۆرانە کاریان لەسەر ئەمە دەکرد کە پەروەردە پەک نەکەوێت لەم شارەدا ئەمان دەیانەوێت لەمپەر دروستکەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان دەیانەوێت هاوڵاتیان تونکەرەوە لە پارتیا خود دەیانێت چی بکەن لە ڕاستیدا ئەوان هیچ کامیان لەوانە ناکەن هەرچیەک بکەن حکومڕانی ناتوانن بکەن وەکو ئەوەی کە بە حکومڕانێکی تەندروست پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان بکەن ئەو کەس و لایەنانەی من کاتی خۆشیێم قسەیم کرد وتم بەداخەوە بەشێک لە هەموو مامۆستایان نا بەڕاستی گوناحبارە بین تاوانبارە بین هەموو مامۆستایان بە یەک چاو هەموو فەرمانابەرانی هەرێمی کوردستان بە یەک چاو سیر بکەین چونکە خەڵکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێم کە جەنابی کاک مەسرورە داوای لێبوردنی لە خەڵکی هەرێمی کوردستان کرد وەسپاسی خۆراگریشی کردن کە خۆراگرن بەرامبەر ئەو دژایەتی و دوژمنایەتیە دەکرێن کە بەرامبەر کابینەی نوێمی هەرێمی کوردستان دەکرێت باشە شکا بۆ ئەمانە خەڵکێکن دەست لە پشتیان نەدرێ بە ئیعازی ئەملاو ئەولا کاریان پێ دەکرێت بۆ زانیاری بەڕێزت من کاتی خۆی وتم ناکرێ بەشێک لە مامۆسایانی هەرێمی کوردستان قوتابیانی خەڵکی هەرێمی کوردستان بکەنە دیلی گیرفانی خۆیان بەداخەوە چونکە بەڕاستی و دروستی بۆ زانیاری بەڕێزت ئیمساڵ خراپترین ئاستی قوتابی و خراپ تۆمار کراوە زۆرترین کەوتن هەبووە لە مەکتەبەکانە جا بەداخەوە بەشێک لە مامۆستایانی ناڕازی دیعایەوەکەن وڵای یەکەمەکانی سلێمانی قوال لە سلێمانی بووە ڕاستە بەڕێزم یەکەمەکان لە سلێمانی بووە بەڵام وەرە ئەو یەکەمانی کە لە سلێمانی بوون هیچی ئەو مەکتەبانە نەبوون کە داوامیان دواخستووە بەڵکو ئەو مەکتەبانەی خۆیان بەردەوام مەکتەبی شەی جەبار نمونەی کۆلێژی سەلاحەدینی کوڕان هەڵکەوت ڕۆشنبیر ڕەنگین هیچیان مەکتەبیان دوانە خستووە دەوامیان کردو مامۆستاکانیان چونکە لە خەمی قوتابیەکانیان نبوون بەڵام باشە وەرە نمونەیەک لە بێستان سوور وەرگین وەرە نمونەیە لە پیرەمەگرون وەرگین وەرە نمونەیە لە پێنجۆن وەرگین ئایا ئاستی قوتابی پۆلی 12 چۆن پرسیار جەوارەکە ئەمەیە چۆن بووە ئایا ڕێژەی دەرچوون چۆن بووە بەڵکو ڕێژەیەکی زۆر خراپی دەرچوونمانە بووە زۆر و ئەوە دایک و باوک بە ویژدان ئەتوانێت بڵێت چونکە ئێستا جیلێکی قوتابی بەڕێوەیە کە بەشێکی نەخوێنەوارە بۆ کاک دیلمان لەبەرەوەی ئێمە 34 ساڵە دیاردەی بایکۆت و کۆرۆنا و هەمووی کۆبووەتەوە تەلەبان وەکو پێویست لە قوتابخانەکانە فێر نەکراون بەداخەوە باشە کەواتە وەکو بەڕێستان گوتان پێشتر ئەمان هەوڵی بە تەمەڵبوونی قوتابی دەدان لایەنێکی سیاسی بەدەست لەمپەری دروست کرد ئەو لایەنە سیاسیەش خۆی وتی بگەڕێنەوە گەڕانەوە پۆلەکان ئەگەر وان نییە
من تەحەدای هەموو باشە ئەگەروانە باشە مامۆستا هەرێم ئەمەی بەڕێستان دەڵێن لە ڕابردوودا زۆر بەڕێستان کارتان لەسەر کردووە ماڵە بە دڵنیایی واقعاً بەڵامشم لەسەر باشە وا قسەشم خواردووە و یانەش کراوە ئێستا چ داتا و زانیاریە کرد لە بەردەستە لە ڕووی پەروەردەوە بە تایبەتی لە سنووری سلێمانیدا کە کەم تەرخەمی کرابێت مامۆستا کاری خۆی بەڕێ نەبرد بێت یاخود لەلایەن بەرپرسان و قۆرخکاری کرابێت چەندین شتیکە هەیە لای جەنابتان؟ قوربان مۆزوعی پەروەردە ئێمە لە کابینی نوێمی پەروەردە بۆ زانیاری بەڕێزت زۆر ئیشی باش کراوە و لە کابینەی داهاتوودا بەرنامە هەیە چکە مۆزوعی پرۆسی مامۆستارێم مامۆستان خوا بمبورە ئێمە قسەمانە سەر حکوومەت نییە حکوومەت دەزانین هەیە عەلە سەڵات کاری باشی کردووە دەسۆزانە هاتوۆتە پێشەوە خەمخۆرانە هاتوۆتە پێشەوە نەیهێشتووە قوتابیان و ئەو گەنجانەی کە لە شاری سلێمانیدان وەکو بەڕێستان دەڵێن نەیهێشتووە نەخوێندەوار بن بەڵام ئەم دەستەی کە لە سلێمانیدا هەیە کە لەمپەر دروست دەکات بۆ حکوومەت و کەیسی نەمان هێشتووە وەکو پەروەردە وەکو وەزیری پەروەردە نەیهێشتووە ئەو زەقێتی ئەو کارەی کە لە وەزارەتەکانی ترا بەدی دەکرێت بە تایبەتی لە بواری ئاوەدانیە لە باری پەروەردە کەمتر بووە چونکە بە حکمی ئەوەی پەروەردە فەرقی هەیە لەگەڵ سێکتەرەکانی ترا باش ئێستا داتا و زانیاری یاخود ئەو مەلەفانەی کە لای جەنابتن لە ڕووی پەروەردەوە قوربان بە نمونە من باسی کارەکەم ئێمە چیمان کردووە لە داهاتوودا چی دەکەین بۆیە بە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی هەڵم متمانەمان پێ بکەن دەنگ و ڕەنگی ئێمە تاقیکەنەوە بۆ جارێکیش بێ ئەو کاتە دڵنیاتان دەکەینەوە ناڵین سلێمانیتان بۆکەین بە بەهەشت چونکە ئەمە مبالەغەیە ئێمە بەهەشت لای خواوەیە بەڵام خۆشگوزەرانی لای بەندەکانەوە دەکرێن دەڵێن خۆشگوزەرانی ئاوەدانی ئیش کاسپی هەلیکار دڵسۆزی یعنی بە نمونە کاک دیلبان 192 قوتابخانە لەم کابینەیە دروست کراوە 1750 قوتابخانە لەم کابینەیە نۆژەن کراوە 634 ژووری نوێ دروست کراوە گەورەترین داتابیس دروست کراوە بە ناوی ئی پەروەردەوە کە هەموو سلێمانی زۆرترین کاری بۆ کراوە بەڵام ئەمان هۆکار بوون بۆ دواخستنی سلێمانی بۆیە ئێمە دەکرا زۆر پرۆژە جێبەجێ بکەین لە سلێمانی نیان هێشتووە بیکەین بە نمونە کاکە با من بەرچاڕوونیە بەم بەجەنا باشە مەبەستمە بیسەر و بینەردانی شتۆمەمانەوە بە بەڵگەوە من پێگەێنم لە پارێزگای سلێمانیە کە من باسی پەروەردە و هەموو سێکتەرەکانەکەم 634 پرۆژەمان لە سلێمانیە کە پرۆژەی بچووک و ماوناوەندە بڕیاری لەسەر دراوە لە ئەنجومنی وەزیران فەرمانی هەبووە بکرێ چەندێ پارەی بۆ تەرخانکراوە کاکتیرمان 2 تریلیۆن و 870 میلیارد دینار پارەی بۆ تەرخانکراوە باش لەو پارەیە چەندێکی سەرف کراوە ئەمە پرسیارەکەیە لەو پارەیە چەندێکی سەرف کراوە 305 میلیارد باقەتەکەی چی لێ هاتووە نازانم حرمەتم بۆ جەنابتان دەزانم بۆ دەڵێن نازانم بەڵام بە شێوەیەکی منتەقیانە ئێمە بابی بکەینەوە بە شێوەیەکی منتیقانە کاکە گیان با ئێمە بەرچاڕوونێ بین بە تۆ ئەم داهاتە دەبوو ئەو داهاتانەی کە لە هەرێمی کوردستان کۆ دەکرێتەوە لە هی پارێزگای سلێمانی لەم پارێ زۆر زیاترە ئێمە کاکە دیلمانگیان شتێک دروست بوو ئەگەر لە بیرت بێ ماوەیە گەزەڵچەیە لە سلێمانی دروست بوو وتیان سیویلە نەماوە لە باق لە بیردا چاک بیرمە بەڵێ بیسەر و بینەریش بیریت یعنی ئەوە نیە ئەمە مبالغەکەین سیویلە نەما باشە 200 میلیۆن دلار لە بانقەکانی سلێمانیا دەرهێنرا بەچی بۆ لایەنێکی سیاسی دەسەڵاتیتە پێویستاکە کو من نەتوانم پارە دەربێنم تۆ توانی پارە بێگومان نەخێر گۆڕان نەتوانێت پارە دەربێنێت نەخێرێکێت پارەی دەرکرد بەچی ئەم پارەیە هیچ ئەی باشە ئێستا شان و باشە ئەم پارەیە ئەو چەکانە بوو کە بەڵێن دەرەداماوە قوڕ بەسەرەکان کە بە سەدانیان ئیفلاسیان کرد بە نیوە قیمە لە بازاڕە ئەیان فرۆشتنەوە خەڵکی ئەیکردەوە ئەو لایەنە سیاسیە ئەیکڕیەوە بە هەمان پارە ئەی باشە مامۆستا هەرێم ئەم شان بادان و باڵبادان و خۆسوورکردنەوە و شەقوەشاندنیان لەسەر سرێجەکان لەسەر چییە؟ من بەوەڵا کۆتایی پێدەهێنی بە یەک قسە وەڵام تێمەوە باشە پیاوی زۆر بڵێ نوکتەزان نابێ دەی فرێکی و خاقەت ئاوەدان نابێ ئەستا کامیانە هەردووکیانن
قسە زۆرەکەن جا بۆ زانیاری ئەوەی قسەی زۆر کرد هەڕەر زۆرەکە بەڵێ بۆیە و فرێکی خاشن چکە خۆیان خاوەنی بڕیار نین باشە دڵنیا دەکەمەوە ڕۆ من ئەوە ئەڵم قسەیە بکەی بەشی ئاشتی چاگەڵێتەوە چۆن لە ڕوویە سەرۆکی یەکێتی چۆن لە ڕوویە دوای دەجار داوای بینینی زەناوی سەرۆک ڕەفزی کرد ببینێ لەبەرەوەتی من نادانانیشم لەگەڵ خەڵکێک کە مستەوای نەبێت جایتر پێ ئەگەر وانە بڵێ وانە چۆن ئەمە دەگوترێت بەڵێ ئەڵێم چۆن بە چه هۆکارێک بە چه سەبەبێک جەنابی ڕێزدار مەسرور بارزانی ئەمەی وت جەنابی کاک مەسعود دەنگ مەسرور بارزانی ئەها بەڵێ جەنابی سەرۆک بەڵێ جەنابی سەرۆک قوربان هۆکارەکان چی بوون هۆکارەکان ڕوونە چی بوون تۆ کاتێک لەگەڵ کەسێکا دانیشی گفتوگۆەکەی شەریکی سیاسی تا هەموو شتێک تا لە کاتێکە لە 2009 پەکی کەوتۆ دەستمان گرتۆ سەرمان خستونەتەوە هاوکاریان بووین بە هەشدە کورسیەوە 5 وەزارەتمان ناوە پیان جێگری سەرۆکی حکومەتمان ناوە پیان جێگری سەرۆکی هەرێممان ناوە پیان سەرۆکی پەرلەمانمان ناوە پیان دنیا یەک وەزیر و گوزیر و بزیرمان ناوە پیانەوە بۆی جا ئێساقی خۆیەتی بۆیە خۆیەتی کۆتایی پێدەنا دەبێ پارتی ئەم جارە قەواعیدی خۆی نەکا بە قوربانی ئەمانە خۆی پێت وانە ئەو دروشمەی ئەوان هەڵیان گرتووە بۆ خۆیان گونجاوە کە کۆتایی بەوە بێنن کە پارتی بۆ لەمە و دو هێندە چاوپۆشی مڕعاتی لایەنەکان دڵنیاتەکەمەوە ئەم جارە پارتی چاوپۆشی هیچ لایەن یەک ناکە بە قاباری خۆیان تەعاملیان لەگەڵ دڵنیاتانەکەمەوە دوای قەبارەی خۆیان نامێنێ گاگەرم دوای هەڵبژاردن ئەو حەقیقەتە نییە نامێنێ کە ئەمان باسیەکە مامۆستا من بەداخم یەکە من بۆ کاتەکە کە دەڕوات قسە دەکەین کۆمەڵی داتایتر بێگومان ئامانجمە داتاکان چونکە دوو ڕاپەڕین 225 پرۆژەی بۆ دەرچووە کە فەرمانی بۆ دەرچووە 468 میلیارد دینار پارەکەیەتی کە خەرج بکرێت باش چەندێکیان خەرج کرد بێ خەڵکی ڕانیەوە قەڵازیە چەندێکیان بۆ خەرجکردن بۆ پرۆژە 41 میلیارد 41 میلیارد ئێستش داوای دەنگیان لێ دەکەن داوایت لە ڕوویانێ وەڵڵا بە بیللا بەتەڵا هەرسێکی دایخوای لە جاتێوان بە باسی هەڵبژاردن ناکەم لەبەرەوەی یەک پەیامیان ڕازگۆنی لەگەڵ خۆیانە و خەڵکی هەرێمی کوردستانیش بیستی دە زۆر جوان وەڵامیان دەداتەوە پیان دەڵێ ئێوە ناڕازگۆن ئەی بۆ نەڵێن 20 ئۆکتۆبەر حەقی ئۆکتۆبەریش دەکەنەوە دڵنیاتەکەمەوە گەرمیان 198 پرۆژە باشە 661 میلیارد دینار تەرخان کراوە لە ئەنجومەنی وەزیران کاوە جادەکەشیانە کە جادەی مەرگە 150 میلیاریان سەرف کردووە هەڵەبجەکەی من و تۆ باشە 150 پرۆژە 386 میلیارد دینار خەرج کراوە تەسەوورکە کە ماڵی ئاسۆبامۆکی 42 میلیاریان سەرف باشە ماڵی ئاسۆبامۆکی ئاوا بێت کە ئاوڕێکی لە هەڵەبجەیەوە قوربان زۆر پرۆژە کاکە مامەسارم ئەگەر بچینە ئەمێ داتایەکتان پێ بڵم کە زۆر گرنگە بۆ من حەز ئەەکەم ئەم داتایە زۆر باش خەڵکی بینەرێک بۆ نمونە مەوزوعی باش ئەمان زۆر خۆیانی باج و سەرانە بەڵێ مەوزوعی باز ئوستازیان داهاتی ناوخۆ پێشتر چەندێک بووە باش و لە کابینی نوێما چەند بووە گرنگە داهاتی ناوخۆ 140 میلیارد دلار بۆ پێشتر بەڵام لەم کابینەیە بۆتە 297 میلیارد دینار میلیارد 297 میلیارد دلار فەرقەکە جا ئەمان دێن دەڵێن حکومەتی کاک مەسرور دەستی کردو بە گیرفانی خەڵکا و ئەم پارەی لە خەڵک سندوە نەخێوان نییە باش ڕێکخراوەتە چۆن طبعا ئەم داهاتە لە گیرفانی فەقیر و هەزار پێیان نەکراوە لە سایە چلوسەی ئەم داهاتە هی گومرگە خاڵە سنووریەکانە لە سایە کە 128 میلیارد دلار بەڵێ لە سایە 78 هی سنووری هەولێر و دووهۆکە لە سایە 23 هی سلێمانیە باشە بەڵێ باشە دوای ئەوە کە هیچی ئەمەی سلێمانیش نەگەڕێناوەتەوە خەزانەی دەوڵەت دینار تا حەدای هەموو یەکێتیەکەم بڵێ دینارێکمان ناردۆتەوە بۆ سلێمانی بمەر بەدادگەم ئەی چی لێ دێت ئاخە پرسیارەکەمە چی لێ دێ وڵاتی داماوە من نازانێت پرسیارە لە یەکێتی بکە ئەی بۆ دەڵێ کاکەوان هاوار دەکەن ئەم دزی و فزیی کە هەیە ئەوەی لە شاری سلێمانیدا کەم تەرخەمیە هیمالیە قیامەتم دادگای ئەکرێم لەبەر بارەگای خوا ئەمانە خیانەت لە هاوڵاتیانی خەڵکی سلێمانی دەکەن
والله خەڵکی سلێمانی باجی نەزانی ئەمانە ئەدەن تێگەی باشە بە والله بە بیلا بەتەڵاخ لەبەر بارەگای خوا با بە خەڵک بۆچی باشە. تۆ هاتووی با باش ئێمە چوار جۆر باجمانەیە گەورە باش دەران باجی عقارات فرۆشرا و زەوێ بەتاڵەکان هەموو ئەم باجانە چەندێکە پارەکەی قوربان باشە 1 ملیۆن 2 ملیۆن دۆلارە هەموو ئەم باجانەی کە ئەمان ئەڵەن ئەوەی تری چییە خۆی هەموو ئەم باجانە کە باج کۆکرێتەوە 47 ملیارە باشە هی باجە بەڵێ لەمە 1 ملیۆن دۆلار 2 ملیۆن دۆلاری هی خەڵکە هی ئامانەیە هی گەورە بازدەرانە ئەوی تری لە 145 کۆمپانیا گەورەکانە باجەتە باشە یعنی کۆمپانیا 45 ملیۆن دۆلار مامۆستا هی کۆمپانیا یعنی ملیۆنێ بۆ 2 ملیۆن دۆلار مامۆستا کاتم بەرەو کۆتا دەڕوا دەمەوێت هیچم نەوت. حیچمان نەوت بەڕاستی ئەوەندە ئەم شارە پڕە لە کێشە وەرە شارە بەخوا بەهاش بەرنامە نایەتە باشە من هەوڵ دەدەم لە بەرنمەیەکی دیکەشدا هەر لەو دەرفەتەی هەڵبژاردندا لەگەڵ جەنابتانە بمێنمەوە لەسەر ئەو داتاوزانیاری و مەلەفانەی کە لەم شارەدا هەیە مامۆستا کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات چونکە پرسیارەکان چڕکەینەوە باشترە بۆ بەڕێزیشت مژدەتان چییە بۆ فەرمانبەرانی گرێبەست دەتانەوێت چی بە ئەمە خۆشە بۆ بیست وەڵی قوربان کۆمەڵێ خۆی ئەوی کە ناخۆش بوو کەوتمان بەڵام لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک دێت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان خاوەن بەڵێنین بەڵێ قسەیشی کوردی هەموو ڕێگەکانە چنەوە بانە باشە بانە لەکوێ لە هەرێمی کوردستانە لە ئەخرەوە پندێکی پێشینانە بەڵێ 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 من ناڵم ئێران من بە ڕۆژەڵاتیە بینم بەڵێ بەڵێ لە ڕۆژەڵاتە هەموو ڕێگەکانە چنەوە بانە هەموو هاوڵاتیانی کوردستان ئێمە جەنابی سەرۆکباین کردین وتی تکاتان لێ یەکەم بەڵێنی گەورە گەورە بە خەڵک مەدەن با پارتی عیبار نەبێ بەڵێ بەڵام هەڵ بەڵێنێکیشماندا بێ کە خۆی جێبەجێمان کردووە باشە کابین هەڵبژاردننی پێش 2010 وتمان مامۆستایانی گرێبەست ئەکەین بە میلات باشە کردان بەڵێ چۆن لە دەستپێکی 2019 دوای 25 حەوت بە فەرمانێ 5088 مامۆسای گرێبەستمان کرد بە میلات باش لەم کابینەیە وتمان بڕیار بێوانە بێش ئیستیحقاقی بۆ دروست ئەەکەین بەڵێ ئیستیحقاقمان بۆ دروست کرد هاوکاریمان کردن مەقطوعمان بۆ کردن بەڵێ بڕیارماندا 1970 وانە بێژمان باشە مامۆستا چڕوپڕیکەیتەوە دوو پرسیاریکە ماوە چونکە ئەمە زۆر موهیمە باشە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە 31,000 گرێبەستمانەیە من بە داتا قسە مژدە چییە؟ مژدەکە ئەوەیە لە داهاتوودا ئینشاءالله لە کابینەی داهاتوودا ئەگەر ئێمە زۆری نەبین دەنگمان پێ بدەن وعد کاری لە پێشینەمان کردنیانە بە هەمیشەیی بە هەمیشەی باشە کە گرێبەستی تایە 8 دانە ساڵە گرێبەستە 9 دانە ساڵە گرێبەستە خاڵێکی تر 3000 یەکەممان هەیە تقریبان 3000 یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکە باشە ئەوی یەکێکە لەو ئیشانەی کە لە داهاتوودا ئێمە کاریان بۆ دەکەین بیانکەین بەگرێ بیانکەین بە دایان مەسلێنی بە کورتی جا گرێبەست بیان دامەزران خاڵێکی تر ئێمە تقریبان 1400 بۆ 1500 مامۆستایانی وانەبێژی لابراومان هەیە کار بۆ ئەوە ئەەکەین لە داهاتوودا لە کابینەی داهاتوودا ئیشیان بۆ ئەەکەین وەکو گرێبەست ئەوانیش حساب بکرێت و چکە ئێمە پێویستمانە لە پەروەەردە بەڵکو ئیستا ئێمە فۆرمێکمان پێ بۆ لە وەزارە داتەوە فۆرمێک بۆ پڕکردن ئەو مامۆستایانەی کە پێشتر وانە بێژ و لابراون ئێمە کاریان بۆ ئەەکەین کە لە داهاتوە بیانکەین بە گرێبەستون کە پێویستی پەروەردن و ئەولەویاتی کاری باشە مامۆستا خاڵێکی تر باشە ئیشێکی تر ئەو مامۆستا و بەڕێز ئەو مامۆستا و فەرمانبەرانەی کە لە دام و دەستگاکانی حکوومەتدا ماستەر و دکتۆرایان هێناوە ئەوە لە هەوڵی ئەوەداین ئەو تعدیلایان بۆ بکەین کە هەژماری ماستەر و دکتۆرەکانی بکرێت ئەمە زۆر کاری مامۆستا خوا دوو پرۆژەی پەروەردەییم هەیە سپاس دەکەم چڕوپڕیکەیتەوە دوو پرۆژەی پەروەردەییم هەیە زۆر گرنگ باشە ئێمە لە سلێمان لە هەرێمی کوردستانە 3367 کەیسی ئۆتیزم و قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت ئەمە گرنگە لە داهاتووە ئەوە کاری منە بێ ئەوە بەڵێنی منە بێ کە کار ئەەکەم بۆ ئەو دایک و باوکانە
کە هاوکاریان لە ناوەندە پەروەردەیەکانە وەکو حکومت چۆنەکە مەبەستمە چونکە ئۆتیزم و هەر چۆن هەیە ئەوانەی کە دەماغ و خاوەن پێداویستی تایبەت کار ئاسانیان بۆ بکرین بە دامەزراندنی مامۆستای تایبەت تاوەکو زیاتر مامۆستایانی کرد پەروەردەی تایبەت دامەزرێنین تاوەکو بەبێژە بن لە خوێندنە. باشە. ئەمە یەکەم دووهەم دەستباریان بین هاوکاریان بین کار ئاسانیان بین. دەست خۆش مامۆستا کۆتا پرسیار باشە مامۆستا کاتم بە نەماوە پیشەییکردنی خوێندن لە داهاتوودا باشە دەستی کار بۆ هەلی کار بۆ خەڵکی باشە مامۆستا بەڕێستان هەنگاو دەنێن و داوای دەنگ لە دەنگدەرانی خۆتان دەکەن دەتانەوێت یاخون با من پرسیار وا بکەم ئێوە دەچن داوای دەنگ دەکەن بەڵام دەمەوێت بزانم پەرلەمان لای بەڕێستان چییە و ئەو هەنگاوە بەرگە گرنگانە چین کە لە پەرلەماندا هەن ئەویش زۆر بە کورتی وەڵام بیتەوە پاشان دێمە سەر یەک پرسیاری دیکە بە کورتی ئەگیر وەڵام بێتەوە گەر بزانین کاتەکە زۆر دەخایەنە لەوانەیە پرسیاری کۆتاییم لابم ئادەی چی باشاری ئەوەی پەرلەمان لە چیەوە هاتووە باشە پەرلەمان لە چیەوە هاتووە بەرگەکانی پەرلەمان باشە لیاواتە قسەکردن تێگەی دواتر ئایا لە ساڵی 1990ەوە هەتا ئیمڕۆ لە پەرلەمانی کوردستان کە چەند خولێکمان بینیوە ئێستا ئەم خولی چەنەمی پەرلەمانە ئەمە خولی شەشەم خولی پێنجەمی پەرلەمان بۆ خولی شەشەم دەڕۆین بەڵێ تقریباً 419 لە 91ەوە لە 92 کە پەرلەمان دروست بووە هەتا ئەم دقەیە 419 بڕیار و ڕاستپاردە و یاسادەر چۆ لە پەرلەمان باشە ئەمە وەکو معلومە زانیاری و دواتر خۆی پێشتر پەرلەمان ناوێکی تری هەبوو لە 2001 پیانەوت ئەنجومەنی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی نیشتیمانی کوردستان بەڵام لە 2009دا گۆڕا بۆ پەرلەمانی کوردستان باشە بۆیە دەست خۆش بێ کۆتا پرسیار وەکو پارتی پلانتان چییە بە کورتی ئێمە کاکە پلان ئێمە کارنامەی حکومەتمان هەیە باشە کارنامەی حکومەت ئێمە بە تیمێکی شەکەین لای ئێمە پاشاگەردانی نییە ئۆخی هەچ کەس بخۆی لای ئێمە قسە زۆر ناکەین ئەمەلمان زۆرە کردامان زۆرە دیارە سپاس بۆ کەواتە بەرنامەی کاری ئێمە بە پرۆژەمان زۆرە مامۆستا بەڵام لە داهاتوودا سەربازێکی هونە بم لە سلێمانی بۆ پارێزگاریکردن لە ڕنگ لە دەنگ و ڕەنگی کوردستان لای ئێمە حیزب وەسیلەیە بۆ خزمەتیکردنی خەڵک پێم خۆش نەک خەڵک وەسیلە بێ بۆ خزمەتکردنی باشە بەداخەوە کە هەندێک لەلایەنە سیاسەکان حکوومەتیان خستوتە خزمەتی حیزبەکانیان فرمێسکی تیم ساحیب بۆ سلێمانی ئەجێڕا من سپاسی بەڕێستان دەکەم ماڵاوای لە بیسەر و بینەرەکانم دەکەم پاشان بەڕێستان دەتوانن لە کامێرەی خۆتانەوە بانگەشە بۆ خۆتان و بۆ ژمارەکەتان ئێستا دەتوانی لە کۆتاییەوە ناوی خۆت بڵێ سپاس بۆ بەڕێز مامۆستا هەرێمی گەڵەزەردەوەکو کاندید و بەربژێری ژمارە 65 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان کە لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوو من هەمیشە دەڵێم هەوڵ دەدەم ئەو بەربژێرانەی کە هەن سەرتا گفتوگۆیان لەگەڵدا بکەم پاشان لە کۆتاییدا بتوانن خۆیان بە بیسەر و بینەرەکان بناسێنن وەکو شێوە تەقلیدەکە نەڕۆین کە بیسەر لە سەرەتای بەرنامەکەەوە خۆی بناسێنێت دەمەوێت هەمووتان لە چاوەڕوانە بمێننەوە تا کۆتایی بزانین ئەم کەسایەتە جوان و کارامانەی کە لە ئەمڕۆی بەربژێربوونی لیستی 190دا هەن چ کەسایەتێکن ڕێز دیلمان خەستە و قبولکەن و هیوام تەندروست باشیتانەوە خواتان لەگەڵ بێت. مامۆستا هەرێمی گڵەزەردە کاندیدی 65 سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕازگۆیی بیوەری ئازایەتی لە پێشینەی لە کارەکانمە سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ گوێگەرانی تەلەڤیزیۆنی سلێمانی چاوتان مازەکەم دەنگتان متمانەیە بۆ من.